خۆشەویستان ئەمڕۆژ میوانداری مامۆستا زۆر بەڕێز مامۆستا گۆراغەبامان کردووە پەروەردەکار و بەڕێوەبەری و قوتابخانە ئەمڕۆ لەگەڵمانە مامۆستا بەخێر بێت. زۆر سوپاس. بەیانی خۆتان و سەرجەم بیسەران باش. زۆر خۆشحاڵم کە گرنگی بە پەروەردە دەدەن. ئەگەر بێن باس دەوە بکەیان قوتابی چۆن پلانی خوێندندا قوتابی بەتەنیا بەز نییە لە بۆ ئامادەکردنی لە بۆ تاقیکردنەوە. ڕۆڵی خێزانش گرینگە، ڕۆڵی قوتابخانەش گرینگە. ڕۆڵی خێزان ئەوەیە کەشەکی هێمن و ژینگەکی پەروەردەیی لە ماڵەوە بڕەخسێنی بە ئومێدی وەی قوتابیەکە بە هێمن و لەسەرخۆی و بە ئارامی بتوانی ئەدای خوێندنەکەی خۆی بکە. وەم پێشم وایە دایک و باوک نابی ماڵەکانیان بکەنە سەربازگا تێیدا جێی ترس و دڵڕاوچەی قوتابیان بی، دەبی ماڵەکانیان بکەنە باخچەیەکی هێمن و لەسەرخۆ ژینگەیەکی پەروەردەیی تاکو قوتابیان بتوانن بە ئارامی وانەکانیان بخوێنن. لە هەمان کات ڕۆلی قوتابخانەش لە بیر ناکرێ، چونکە قوتابخانەش زۆر گرینگە. ئەو قوتابیە کەشێکی هێمن دروستکە و ڕۆلی مامۆستا نابێ وەکو تۆقێنەر بێت بۆ قوتابی، دەبێ وەکو فریاد ڕەز بێ. بەڵێ چۆن وا بکات دوانەکانی تریش ئەها پەرە پێ بداتن بخوێنیتن. زۆر گرینگە قوتابی کاتەکانی بە شێوەیەکی زانستی دابش بکە، بەیانیان بۆ ئەو وانانە دیاری بکە کە پێویستیان بە تێگەیشتن و لەبەرکردن هەیە، چونکە بەیانیان مێشی ئینسان وایە مێشکێکی ئارام و هێمنی هەیە بۆ مساعدە لەوەی زانیاری وەربگری. بەنسبەت نیوەڕۆیان دەتوانێت قوتابی ئەو مۆزوع زانستیانە بخۆێنە کە شیکارکردنی تیاتر تێدایە. هەر قوتابیەک کە پلانی خوێندن دادەنێ حسابی ئەوە نەکات 24 کات ژمێر تەرخان بکات بۆ خوێندن. ئەوەمان لەبیر نەچێ پشودان بە مێشک یعنی بە بارتەقای خوێندنەکە گرینگە. بۆیە هەر 50 خولەکێک پێویستە 20 خولەک منداڵ پشوو بدە مێشکی خۆی ڕیفرێش بکات. منداڵەکانیان هەم بدەن ئەو فترەی تاقیکردنەوە تەکنەلۆژیا کەمتر بەکاربێنن و هەوڵ بدەن منداڵەکانیان خاستەن شەوی تاقیکردنەوە بە نزیکراوی پێش کاتژمێر 8 ئێوارە منداڵ بخەوێندرێ. هەوڵ بدەن ڕێز لە کۆشی منداڵەکانتان بگرن و هەوڵ بدەن ترس ئەو دڵە ڕاوچێ نەخەنە ناو دڵی منداڵەکان. ئەوە کۆتایی نییە، ئەوە دەستپێکی گەشتەکە. ینی هەر قوتابیەک کە نمرەی تەواویشینەی ناو کە لە تاقیکردنەوەش سەرکەوتو نەبوو شەر نییە و منداڵەکی یعنی وەکو خۆمان لە کوردەوار دەنێ ساقت بێ، نەخێر لەوانەیە لە بیرکاری لاواز بێ بەڵام بەهرەی کەی هەیە زۆر بەهێزە. پەیامم لە بۆ هەموو دایک و باوکان ئەوەیە تەنیا ئیش لەسەر نمرەی منداڵەکان نەکەن. تەمەنا دەکەم ئێمە ئینسان دروست بکەین، ئێمە کەسایەتی دروست بکەین. ئەوەندە هەڵپەی نمرە بەرزی و ئەوەندە هەڵپەی ئەوەمان نەبێ بەس وا لە منداڵەکە بکەین بەس شتی لەبەر بکە بەس دەرەخ بکە ئینسانێکی دەڕاق دروست بکەین. بایەکێک دروست بکەین نیشتیمانی خۆی خۆش بێ، بایەکێک دروست بکەین ژینگەی ئەو کوردستانەی خۆش بێ، با کەسێک دروست بکەین لە داهاتوودا داهێنان لە بۆ نیشتیمانە بکە. بۆیە تەمەنا دەکەم دایک و باوکان مامۆستایان هەموو کۆمەڵگە بگەنەوە قەنەعەتەی نمرەکان گرینگن بەڵام کەسایەتی و ئینسانیەت گرنگترە. ئیشاءالله هەموو قوتابیان سەرکەوتوو دەبن لە تاقیکردنەوەکان نمرەی دڵخوازی خۆیان بەدەست دەینن. ئێمەش وەکو پەروەردەکار و مامۆستا هەمیشە لە خزمەتی منداڵان دەبین، لە خزمەتی قوتابیان دەبین بە ئومێدی وەی هەمویان بگەن بە خەونەکانیان.